هەموو هێلکەکانتان مەخەنە ناو یەکسەبەتەوە. بابەتێک لەلایەن بەڕێز حەمید ڕەحمانپور، هاوپەیمانی شەش حیزبە کوردستانیەکە و نەچوونی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بۆ ناو ئەم هاوپەیمانیە. هاوڕێیانی ئازیز، بە تایبەت لە کوردستان لەم ڕۆژانەی دواییدا باسوخواسێکی زۆر لە نێوان لایەنگرانی هاوپەیمانی شەش حیزبە کوردستانیەکە و کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران کە نەچوەتە ناو هاوپەیمانیەکەوە هاتووەتە ئاراوە. کۆمەڵە هۆکارەکەی بە وردی بۆ ڕایگشتی بڵاو کردووەتەوە. بڕوای من وایە کە هاوپەیمانی شەش حیزب و نەچوونی حیزبێکی دیکە کارێکی تەواو لۆژیک و سروشتیە. دەبێ ئەوەندە دیموکراتیک و واقعبین بین کە کەسانێکی دیکە و ئەوانەی لە دەرەوەی ئەمڕۆتە حیزبیانن ئەمە قبول بکەن و بە دیتێکی کراوە و بە ڕێزگرتن لە ڕاو ئاراستەی حیزبەکان بڕوانن. هەموویان هۆکاری خۆیان هەیە و بێگومان سروشتیە کە هەوڵ بدەن شەپۆلێکی بەرفراوانتر لە ڕاستی هەڵوێستەکانی خۆیان قەناعەت پێ بکەن. کۆمەڵانی خەڵکی کوردستان سەرەڕای هەبوونی توێژ و چین و ڕەوتە سیاسیە جیاوازەکان و بە سەرنجدان بە مێژوویەکی پڕ لە ستەم، کوشتار، وێرانکاری و ئاوارەیی سروشتیە کە دڵخۆش دەبن بەوەی کە حیزبەکان یەک بگرن، بەڵام ئەمە هەمیشە ناتوانێت دەردێک دەرمان بکات و هەندێک جار ئەم متمانە و شوێن کەوتنی ڕێبەران کارەساتی لێکەوتوەتەوە. لێرەدا دووسێ نمونە دەهێنمەوە. لە سەرەتای دەی هەفتای زاینی بزوتنەوەی کوردانی عێراق بە ڕێبەرایەتی مستەفا بارزانی لەلایەن ڕژیمی پاشایەتی ئێرانەوە بۆ لاوازکردنی ڕژیمی کۆماری عێراق بە سەرۆکایەتی سەدام حوسێن پشتگیریکی بەرفراوانی چەکداری و دارایی کرا. بەڵام کاتێک محەممەد ڕەزا شا پەهلەوی و سەدام حوسێن ڕێککەوتن لە ناکاو پشتگیریە دارایی و چەکداریەکە بڕاو ئەنجامەکەیشی ئاوارەبوونی سەدان هەزار کوردی عێراقی بوو. لە سەرەتای دەیەنەوە دیزایانی کوردەکان لە کوردستانی عێراق دووبارە ڕاپەڕین و دواتر ئەمریکا لە ئاسمانی کوردستانی ناوچەی دژەفڕینی ڕاگەیاند. ئەمە دەرفەتی بۆ کورد ڕەخساند کە قەوارەیەکی خۆ بەڕێوەبەری دروست بکات. بەڵام کاتێک هێزە سەربازیەکانی کورد بەرەو ناوچە نەوتیەکانی کوردستان لە کەرکووک و خانەقین پێشڕەویان کرد، لەلایەن هێزی ئاسمانی ئەمریکاوە بردومان کران و ناچار بە پاشەکشە کران و کۆنتترۆڵی ئەو ناوچە نەوتیانە هەر لە دەستی ڕژیمی سەدام دامایەوە. لە ساڵی 2007 زاینی هەرێمی کوردستانی عێراق کە پێشتر قەوارەکەی پێک هاتبوو نزیکەی هەموو ناوچە کوردنشینیەکانی لەژێر دەستا بوو، حکوومەتی بارزانی بڕیاریدا ڕێفراندۆمێکی گشتی و ڕەمزی ئەنجام بدات تا خەڵک دەربارەی سەربەخۆیی کوردستان لە عێراق ڕایخۆیان بدەن. ئەم هەنگاوە بووە هۆی کاردانەوەی سەربازی حکوومەتی ناوەندی عێراق و میلیشیاکانی سەر بە حکوومەتی ئێران بە هەموو هێزیانەوە هێرشیان کردە سەر کەرکووک و ناوچەکانی دیکەی کوردستان. هێزە کوردیەکان ناچار بە پاشەکشە بوون و نزیکەی 40% ناوچە کوردنشین و نەوتیەکان لەوانە کەرکووک و خانەقین لەدەست چوون. ئەمریکا کە بە ڕەواڵەت هاوپەیمانی کورد بوو، کەمترین هاوکاری نەکردن و پشتی تێکردن. لە شەڕە ناوخۆیەکانی سووریا کە ئەمەیان نەک تەنیا خەڵکی کوردستان بەڵکو هەموو خەڵکی جیهان لە بیریانە، ئەمریکا پشتگیریکی ئاسمانی لە کورد کرد. ئەمە بووە هۆی ئەوەی کوردەکان بە قوربانیکی مرۆیی گەورە کە نزیکەی 13,000 کەس دەخەمڵێنێت توانیان داعش تێک بشکنێن و کانتۆنە خۆبەڕێوەبەریەکانی خۆیان پێک بهێنن. بەڵام دوای ڕوخانی بەشار ئەسەد و هاتنە سەرکاری حکوومەتی ئیسلامی بە ڕێبەرایەتی ئەلجەولانێ، ئەمریکا بەرژەوەندیەکانی خۆی لە پشتگیریکردنی ئەودا پێناسە کرد و دەستی لە پشتگیریکردنی کورد هەڵگرت. هەمووان ئەمەیان بیستووە، خوێندویانەتەوە و یان بینویانە. لە ماوەی چەند ڕۆژێکدا لێرەش کوردانی ڕۆژئاوا زیاتر لە 40% ناوچە نەوتیەکانی خۆیان لەدەستە. ئێستا دەبێت لەگەڵ خۆمان ڕاستگۆ بین و بپرسین کێ خیانەتی لە کێ کرد، ڕێبەرەکان یان ئەمریکا. ئێستا نۆرە گەیشتووەتە کوردستانی ئێران، شەڕی سێ دەوڵەتی فاشیستی کە بۆ خەڵکی سەر تاسەری ئێران کارەساتبار و وێرانکەرە. دەبێت بە توندی و بێ هیچ موهەمێک شەرمەزار بکرێت. شەڕ قیزەونە. لە کاتێکدا هەموو خەڵکی شەریف و ئازادیخوازی جیهان، بیرمەندان، کەسایەتیان ناسراوە ئەدەبی و هونەرەکان، هەموو ئەوانە تەنانەت بۆ یەک ڕۆژیش زیان و نەهامەتیەکانی شەڕیان بینیوە و هەروەها هەموو کۆمۆنیست و چەپەکانی جیهان شەڕی ئەم دوایە شەرمەزار دەکەن. لە لایەکی دیکەوە
ڕەوتە فاشیست و دژە خەڵکیەکانی وەک سەڵتەنەت خوازەکان هەر ڕۆژ لە شەقامەکانی واشنگتۆن و ئوروپا بە دوور لە شەڕ خەریکی ئاهەنگگێڕان و هەڵپەڕکێن و هانی مامەکانیان ترامپ و نەتانیاهۆ دەدەن بۆ بردمانی زیاتر و زیانە مرۆیەکان لەوانە کوژرانی 170 کیژۆڵە تەنیا لە یەک بردماندا پشتگوێ دەخەن. لەوەها بارودۆخێکدا کەسانێک لە کوردستان پەیدا دەبن کە بەو پاساوەی ڕژیمی فاشیستی ئێران زۆر فاشیسترە لە ئەمریکا و ئیسرائیل بەرگری لە شەڕ دەکەن و ڕەخنە لە کۆمەڵی کۆمۆنیست دەگرن کە بۆچی ناچێتە ناو ئەو هاوپەیمانیەی 6 حیزبەکە. خەڵکی خەباتکاری ئێران و کوردستان و حیزبە سیاسیەکانیان لە هەمان کاتدا دەبێ بزانن کە ئەم شەڕە نە لە دەستپێکی و نە لە کۆتایی پێهێنانیاندا هیچ دەوریکیان نییە. لە هەمان کاتدا دەرفەتێک دەداتە خەڵکی ئێران و کوردستان تا بۆ ڕوخاندنی ڕژیمی ئێران هێزەکانی خۆیان ڕێک بخەن. نابێ ڕێگە بدرێت دیکتاتۆریکی نوێ جێگەی دیکتاتۆری پێشوو بگرێتەوە. ئەمە لە توانای خەڵکدایە کە حکوومەتێکی دیموکراتیک جێگیر بکەن کە مافی هەموو نەتەوەکانی نیشتەجێ ئێران بکاتە ڕاستی. لە کوردستان 6 حیزبە کوردستانیەکە بەپەلە و وەک دەوترێت جگە لە زەرورەتی مێژووی و ئامانجە نەتەوەیەکان بە یارمەتی دارایی و چەکداری ئەمریکا پێک هاتوون و باس لە کردنەوەی بەرەیەکی زەمینی بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچە و شارەکانی کوردستان دەکرێت. سەرۆکۆماری ئەمریکا ترامپ چەندین جار لە هەمان سەرەتاوە بە ئاشکرا جەختی لەسەر کردەوە. ئێستا کەمتر باس لەم بابەتە دەکرێت وەک دەردەکەوێت تورکیا و هەرێمی کوردستانی عێراق بە توندی دژایەتیان کردووە. بۆ ئەوەی بابەتەکە درێژە نەکێشێت هەوڵ دەدەم ئەنجامگیریەکەی کورد بخەمە ڕوو. نەچوونی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بۆ ناو هاوپەیمانی ئەو 6 حیزبە کوردستانیە دەبێ بە نیشانەیەکی باش وەربگیردرێت و لەلایەن هەموو ئازادی خوازە خەباتکارەکان لە کوردستان و ئێران بە هەموو هێزەوە پشتگیری لێ بکرێت. هەموو چەپەکان و ئەوانەی تەمەنیان لە خەبات دژی ستەم و سەرڕۆیی ئیسلامی بەسەر بردووە و باشترینەکان بۆ خەڵکی کوردستانی ئێران بە ئاوات دەخوازن، هەموو ئەوانەی دیموکراسی و مافی ڕادەربڕینی خەڵک بە ڕسمی دەناسن و چاوەڕوانیان هەیە کە ڕۆڵەکانیان لە نێو حیزبە سیاسیە چالاکەکانی کوردستان و هەموو ئەو کەسانەی کە لە شۆڕشی ژنژیان ئازادیدا لەلایەن سەرجەم کۆمەڵانی خەڵکی ئێرانەوە پشتیوانیان لێکرا و لە زۆمرەی پێشڕەوانی ئەو شۆڕشە جەماوەریە بوون یاری بە چارەنووسیان نەکرێت. بەڵێ دەبێ هەموو خەڵکی کوردستان دەست لە ناو دەستی خەڵکی خەباتکاری ئێران بۆ تێپەڕبوون لە ڕژیمی کۆماری ئیسلامی یەکگرتوو بن. ئەمە کەم زیانترین، ژیرانەترین و لە هەمان کاتدا دڵنیاترین ڕێگەیە بۆ وەدیهاتنی مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەی کورد و نەتەوەکانی دیکەی نیشتەجێ ئێران. ڕەنگە ئەو 6 حیزبە بەهۆی ئەوەی کە تووشی جۆرێک لە وەهم بوو بێتن بەرامبەر بە ئەمریکا هەڵەیان کرد بێت. بەڵام با ڕێگە بدەین لانیکەم حیزبێکی دیکەی جەماوەری واتا کۆمەڵە لە کاتی هاوکاری دیاریکراوەکانی لەگەڵ ئەو 6 حیزبە لە خەباتی خەڵکی کوردستاندا بەبێ یارمەتی ئەمریکا و بە پشتبەستن بە خەڵکی تێکۆشەری کوردستان و ئێران درێژە بە ڕێبازی خۆی بدات و ڕۆژ بە ڕۆژ پێگە کۆمەڵایەتیەکەی پەرە بستێنێت. ئەم کارە زۆرتر لە بەرژەوەندی سربەخۆی نەتەوەی کوردایە. نابێت گوشار بخرێتە سەر کۆمەڵە بۆ چوونە پاڵ ئەو 6 حیزبە، بەڵکو دەبێ ئەوە قبول بکرێت کە تاکتیک و ستراتیژی جیاواز هەن و بە ڕەسمی بناسرێن. حیزبەکان و خەڵکی کوردستان ئەو ئەزمونە میژویانە کە باسکران هەرگیز لەبیر ناکەن و دەبێت توانای مانۆردانیان هەبێت و شتیکاری و هەڵوێستە جیاوازەکان بە بەشێک لە خەباتی خۆیان بزانن. هەر کەسێک دەتوانێت خۆی لەگەڵ ئەمیان ئەو هەڵوێستە ببینێتەوە، ئەمە تەواو سروشتیە. گرنگ ئەوەیە هەموو ئەم ڕوانگانە بە ئاسایی و تەنانەت بە پێویست بزانین. نابێت هیچ کەسێک سوود لەم هەڵوێستە جیاوازانە وەربگرێت بۆ ئەوەی هێرشی ناڕەوا و نابەرپرسانە بکاتە سەر ڕکابەرە حیزبیەکان یان حیزبێکی دیاریکراو. نابێت هیچ کەسێک سوود لەم هەڵوێستە جیاوازانە وەربگرێت بۆ ئەوەی هێرشی ناڕەوا و نابەرپرسانە بکاتە سەر ڕکابەرە حیزبیەکانی یان حیزبێکی دیاریکراو. هەر بۆیە نابێت ڕیسک بکرێت و بە واتایەکی دیکە هەموو هێلکەکانتان مەخەنە ناو یەکسەبەتەوە.